باشە دکتۆر زۆر جار خەڵک بە بیانووی ئەوەی کە قسە لە ڕوە زۆر قسەی ڕق دەکەن و دڵت زۆر دەشتێنن جوان ئەو کۆ ئەو بابەتە مامۆستایانی ئاینی و بەس منیش ئەزمونێکم لیان وەرگرتووە بە ئاەتێک ئەمە حەل کراوە بەڵێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي أحسن ئەوە بۆ پێغەمبەران و بۆ پیاوچاکان و بۆ سەحابە وابوو بۆ منی بەختیار و بۆ تۆ بۆ خەسوو غەزور و بۆ هەمومان سەدقات ڕاستتر ئەو مرۆڤانی کە لە بەرامبەرمانە خوای گەورە وای دروست کردووە بە توندی شتەکان وەرناگرێت بە تووڕەبوون بە ئاسانی شتەکان وەرناگرێت بە چاوسوورکردنەوە کەمتر وەری دەگرێت تەنانەت ئەو غەرامەیی یان ئەو زەریبەی حکومەت وەرمانەگرێ و کارمەندێکی داناوە لە پشتی پەنجەرەوەڵێ وێڵکەم یاخوا بە خێر بێ زەریبەیە 200 میلیۆن بە دڵ و بە گیان پێی کۆت کرێتەوە خیتە چنگی کاکە حکومەت گیان چونکە بە بزە و زەردەخانە لێت وەرەگرێ و خۆت ئەڕۆی خواخواتە سەرمان گردوڵی برا ڕەحمەتان لێ بە زوریەمان وەرگردن هەیشە بە فەردە هێناوێتی مرتاح لە چاو شوێنێکا جاری وا هەیە ئەگەر یەکێک بۆنە بڵێ بێنە 5,000 بڵێ 5,000 ڕەنگە هەتا مردن بیرت نەچێت بۆیە خاڵی یەکەم دەبێ بزانین ئەو پەیامە ئایا بۆ هەموو شوێنێک دەشێ یان نە ئەگەر ناوەرناگیرێ من پەیامێکم هەیە بەس بۆ خێزانم ئەشێ هەنێ پەیامم هەیە بۆ خێزانم دەشێت بەس بۆ خوشکەکانم ناشێ خوشکەکە مەڵێت چی ڕاستە برامانی بەڵام مێردی خۆمان هەیە و لە ماڵی خۆمانی کاکە زۆر تەداخولمان مەکە قسەکەشی ڕاستە قسەکەشی ڕاستە جارێک نەفرێک زۆر تەداخولی ئافرەتێکی کردو با لە جۆری جلوبەرگێک جۆری جلوبەرگێکی پۆشتەیە و تو نابێ ئەوە بکەیت و نازام چی ئەوە هی فلان و فیسار و چی فلانە قسەکە جۆ جوایدا تەمەن کوڕەکە وتوبی دوو لە ڕووی بینەر و بیسەوت و بێحەیایت و نازانم چیتە و حیشەدی هەڵگیرا و فلانە بەڵام لە ئاخیرا بەو برایەتە وتی کاک تۆ ئایا من ڕاستم گوتم نا هەڵەت کردو پیاوی خۆی هەیە پیاوی حەزی لەم جۆرە جلوبەرگەیە لەم جۆرە جلوبەرە پۆشتەیە بە چاکی ئەزانێ و بە مەزبوطی ئەزانێ و بە دینی ئەزانێ و بە فلان ئەزانێ و لە ماڵی خۆیەتی زەرری هەیە نەخێر سمعی تۆی ناشین کردو نەخێر تەداخولی ژیانی تۆی کردو نەخێر هاتووە تەداخولی ژنی تۆ بکار نەخێر تەواو بەردێ بخەرە سەری چۆتە ماڵ و حاڵی خۆی و ژیانی خۆی بۆ ئێمە بەستم لە چییە کەواتە بێ بزانێ ئەو پەیامە بۆ کێ دەشێت ئەمە زۆر گرنگ دوو ئایا پەیامەکە چی مەغزایەکی تێدایە چی کۆنتێنتەکەی چۆنە گرنگە ئەم کۆنتێنتە زۆر گرنگە یعنی من ڕەنگە لە ماڵی غەزورم مەجلیسێکم بەدڵ نییە هەر ئەوەنم بۆ هەیە مەجلیسەکە بەجێ بێڵم و بڵم کاکەم ژەمە لێرە نان ناخۆم باخەکەی تری چاوم بێرچی چی لە ماڵی ئەوان دەگوزەرێ توانیم نەسیحەتێک دەکەم توانیم ئامۆژگاریەک دەکەم توانیم بۆ کۆلە پێشنیارێکە بەس باخەکەی تری خۆمە ماڵی ئەژداد و ئاباوی من نییە ماڵی باوکی من نییە ماڵی غەزورانێکە بەڵام لەلایەکە و کچی کادا پێم و ماڵی خۆم هەیە کاتەمە بەستم لە چێتەنەوەیە سلێرە زۆر اینە باوەڕت بێت تەسەورەکەی گێڕامەتەوە لە شوێنی تر ئاوەڵزاوایە بەچی تووڕەبوویە باش وڵا کچی ئەم کچ دراوەتە ئەم کچی ئەم ماڵە دراوە بە شوو پرس بە من نەکراوە ئەخ تۆ چیت باوکی ماوە برای ماوە کچەکە خۆی گەورەیە هاوسەفەری زانکۆیەتی بە کەسێکی باش و بە ئەخلاق دراوە ئەگەر قەینا کۆمنتت هەیە ئەڵێ وەڵای بێ ئەخلاقە زەرە لە منیشەدا قەینە لەچی داوە بە یەکا من نایەم بۆ ماڵە پرس بە من نەکراوە ئاخ تۆ چیت قەنچک پیازی و کسلێمانی ئەڵێ سەلک سیری ئاخ تۆ چیت بەڕێزەکەم لەگەڵ ڕێزمە بۆیە ئەوە خاڵێکی گرنگە بزانین سنووری من اینجا دەتوانێت خاڵی سێم کە زۆر گرنگ و مهمە بۆی وای لێ نییە پەیامەکە تێک نەچێت زۆر جوان و مەزبووتە چاکە کە ئێمە هەمیشە زمان شیرین بین وتەکانمان شیرین بکەین بە قسەی خۆش بە تەرتیبات ئەمە بۆ کچ و بۆ ژن و پیاوەکان بەڕاستی زوو ئەم کێشەیە دێتە ڕێمان پرسێکی بەجمێن ئەڵێ کاک تۆ تا ئێرەم هات ئەڵێم بۆ جمێنت پێدا بە دایک و باوکو کشتیڵە چی نەمدایە جەڵدە لێمێدا توش نەزیفە بووم ئێوە خراپ ئەو خراپ بەڕاستی هەڵەیە بۆیە هەمیشە ئەمانە هۆکارە بۆ ئەوەی کە وای لێبێت پەیامەکەمان بگات و نەسیحەتەکەمان بگات و بە جوانی و بە مەزبووتی ئەو پەیامی پێمانە ئەو شتێکی باجامە بۆ مامۆستای ئاینی هەر زۆر گرنگە بۆ حکومەت زۆر گرنگە بۆ پەروەردیار گرنگە بۆ ڕاگەیاندنکار دقات گرنگتر و مهم